ئاسایشی ڕاپەڕین 5 کەسی دەستگیر کرد کە سیانیان مادەی هۆشبەریان کێشاوە. خوێندکارانی زانکۆی سلێمانی داوایان کرد تاقیکردنەوەکانیان بۆ بکرێنە ئەلیکترۆنی. هاوپەیمانی نێودەوڵەتی تەنیا لە عێراق و سووریا بەهەڵە زیاتر لە 1400 هاوڵاتی مەدەنیان کوشتووە. سڵاوتان لەبێت، من پەرچەم قەرەداخی هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. بەشێک لە خوێندکارانی زانکۆی سلێمانی خۆپیشاندانیان کرد و داوایان کرد تاقیکردنەوەکانیان بۆ بکرێنە ئەلیکترۆنی. پێشنیۆڕۆی ئەمڕۆ بەشێک لە خوێندکارانی زانکۆی سلێمانی لە بەردەم زانکۆکەیان گرتبوونەوە و لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا داوایان کرد تاقیکردنەوەکانیان بۆ بکرێنە ئەلیکترۆنی یاخود وەرزی یەکەمیان لە بری وەرزی دووەمیش بۆ ئەژمار بکەن. ئەو خوێندکارانە باسییان لەوە کرد لە کاتێکدا حکوومەت باز لە بەرزی ڕێژەی توشبوون بە کۆرۆنا دەکات، ناکرێت لە ناو کەمپی زانکۆ تاقیکردنەوەکان ئەنجام بدەن. ئەو خوێندکارانە ئاماژەیان بۆ ئەوەش کرد بەشە ناوخۆیەکانیان ئامادە نەکراوە و بە پیسی چوونەتە ناوی. ئەوەش لە کاتێکدایە وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێم بڕیاری داوە بۆ تاقیکردنەوەکانی وەرزی یەکەمی خوێندنی ئەمساڵ خوێندکاران بگەڕێنەوە ناو پۆلەکان. ئاسایشی ڕاپەڕین 5 کەسی دەستگیر کرد کە سیانیان مادەی هۆشبەریان کێشاوە و دوانەکەی دیکەش پارەی تەزویریان پێبووە. لە ڕاگەنراوێکدا بەڕێوەبەرایەتی ئاسایشی ڕاپەڕین ڕایگەیاند هێزەکانیان لە بەشی مادە هۆشبەرەکان دوای بەدواداچوون و کۆکردنەوەی زانیاری دروست توانیویانە 3 کەس لە کاتی بەکارهێنانی مادەی هۆشبەردا دەستگیر بکەن. ئاماژە بۆ ئەوەش کراوە بە پێی مادەی سی لە یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان پەڕاوی لێکۆڵینەوەیان بۆ کراوەتەوە. هەر لە ڕاگەنراوەکەی ئاسایشی ڕاپەڕیندا باز لەوە کراوە لە چالاکیەکی دیکەدا هێزەکانیان 2 کەسیان دەستگیر کردووە کە بڕی 1,250,000 دیناری عێراقی لە جۆری 25,000 ساختەیان پێبووە. ئاماژەی بۆ ئەوەش کردووە لە ئێستادا بە پێی مادەی 281 لە یاسای سزادانی عێراقی ڕاگیراون. وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێم داوای کردووە موچەیەکی زیادە بدرێتە خاوەن پێداویستیە تایبەتەکان. لە نووسراوێکدا کە ئاڕاستەی ئەنجومەنی وەزیرانی کردووە، کوێستان محەممەد وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی داوای کردووە بە بۆنەی مانگی ڕەمەزانەوە موچەیەکی زیادە بۆ خاوەن پێداویستیە تایبەتەکان خەرج بکرێت. داواکاریەکەی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی لە کاتێکدایە یەکێتی کەمەندامانی کوردستان داوای موچەیەکی زیادەیان لەو وەزارەتە کردووە بە بۆنەی مانگی ڕەمەزانەوە. هاوپەیمانی نێودەوڵەتی دانی بەوە داناوە تەنیا لە عێراق و سووریا بەهەڵە زیاتر لە 1400 هاوڵاتی مەدەنیان کوشتووە. لە ڕاگەنراوێکدا هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش ئاماژەی بۆ ئەوە کردووە لە ساڵی 2014ەوە تاوەکو کۆتایی ساڵی 2020 لە ئەنجامی ئۆپراسیۆنە سەربازیەکان دژ بە ئامانجەکانی داعش لە عێراق و سووریا بەهەڵە 1410 کەسی مەدەنیان کوشتووە. هاوپەیمانێتیەکە باسی لەوەش کردووە لەو ماوەیەدا هاوپەیمانی نێودەوڵەتی و هێزە هاوبەشەکان توانیویانە 110,000 کیلۆمەتر چوارگۆشە لە ژێردەستی داعش لە عێراق و سووریا دەربهێن و نزیکەی 8 ملیۆن کەس لە داعش ڕزگار بکەن لە مانگی ئابی 2014. هاوپەیمانێتیەکی نێودەوڵەتی بە سەرکردایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بە ئەندامەتی زیاتر لە 20 وڵات بۆ شەڕی داعش و ڕاگررتنی پێشڕەویەکانی لە عێراق و سووریا پێکهێنرا. لەسەر تەقینەوەکەی وێزگەی ناوەکی ئێران ئەمریکا هۆشداری داوەتە ئیسرائیل. میدیاکانی ئیسرائیل ئاشکرایان کردووە کە لەسەر ڕووداوی تەقینەوەکەی هەفتەی ڕابردووی وێزگەی ناوەکی نەتەنز لە ئێران ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هۆشداری داوەتە ئیسرائیل. کەناڵی 12 ئیسرائیلی لە راپۆرتێکدا بڵاوی کردوتەوە. ڕۆژی هەینی ڕابردوو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پەیامێکی ئاراستەی ئیسرائیل کردووە و تێیدا باڕۆنی ئاماژەی بۆ ئەوە کردووە کە دەبێت سنوورێک بۆ ئەو لێدوانانە دابنرێت کە باز لە تێوەگلانی دەوڵەتی ئیسرائیل لە تەقینەوەکەی وێزگەی ناوەکی نەتەنز لە ئێران دەکەن. لە پەیامەکەدا باز لەوە کراوە کە بڵاوکردنەوەی ئەو جۆرە بانگەشانە بابەتێکی ترسناک و زیانبەخشە و ئیدارەی جۆ بایدن دەخاتە بەردەم هەڵوێستێکی نەخوازراوەوە بەتایبەت کە واشنتۆن لەگەڵ وڵاتە زلهێزەکان لە ڤیەننا لەگەڵ ئێران لە گفتوگۆی زیندووکردنەوەی ڕێکەوتنامەی ناوەکیدان. هەفتەی ڕابردوو لە وێزگەیەکی ناوەکی لە ئێران تەقینەوەیەک ڕوویدا و ڕاستەوخۆ ئیسرائیل بە ئەنجامدەری تەقینەوەکە تۆمەتبار کرا.
بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو هێرشانەی دەکرێتە سەریان وەزارەتی بەرگری ئەمریکا بڕیاری داوە سیستەمێکی نوێی بەرگری لە نزیک هەردوو فڕۆکەخانەی هەولێر و بەغدا جێگیر بکات. ئاژانسەکانی ئەمریکا بڵاویان کردەوە کە وەزارەتی بەرگری ئەمریکا بڕیاری داوە کە بەم نزیکانە سیستەمێکی نوێی بەرگری لە نزیک هەردوو فڕۆکەخانەی هەولێر و بەغدا جێگیر بکات. بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو هێرشە ئاسمانیانەی دەکرێتە سەر بنکە سەربازەکان و باڵێزخانە و کنسوڵگەریەکەی. شەوی چواردەی ئەم مانگە لە ڕێگەی فڕۆکەیەکی بێفڕۆکەوانەوە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر کە هاوکات بنکەیەکی سەربازی هاوپەیمانانی لێیە کرایە ئامانج. بەرپرسانی هەرێمیش ڕایانگەیاند کە هێرشەکە ئامانج لێی کنسوڵخانەی ئەمریکا بووە لە هەولێر. هەواڵەکانم پێشکەشکردن تەندروست باش بن.